انشاءڵڵا شتێک ڕووی نەدەیە. یا ڕەبی خوایە خێر پێوە بێ ئینشاڵڵا. کاکە دەبڕۆتەوە شاکە بزانە چ بووە. وەرە هەستن با بڕۆین. چ بووە پێم بڵێ. پێیان بڵێ چ ڕووی دێە؟ ئێستا پێتان دەڵێم چ بووە. تەماشاکە ئەوە خۆشەویستێکەمە بوو، ئەوە عشقەکە بوو. تەماشاکە جوان تەماشاکە. هەی بێشەرم ئەوەی شەشت کردیە؟ کاکە لەیلا ئەوە چ دەبینم لەیلا؟ سوێنە خۆم وەڵڵا دووری ڤیدیۆی تۆیە. هەوشنگ چ زوو باوەڕت کرد ئەو من نیم. ئەوە توی بەسە تۆزە خوشتی خۆت بە جوانی پەروەردە بکە. ئەوە ئەخلاقە ئەوە. با بڕۆین دەی. ئاگار لە خوشکت بیتن ئەمە زۆر بە هەڵا هاتی ئێرە. والله ئەو من نەبووم. کاکە سەیرم کە تۆ سەیرم کە والله ئەو من نیم. سوێنە خۆم من نیم کاکە. کاکەی چ بێدەنگ بە؟ بابا ڕاستەوەی دیتیتمان؟ ڕاستە کوڕم بە چاوەکانی خۆم دیتم. بابا وە خەونەیە ڕاستی. بەداخەوە کوڕەکەم ڕاستی. خوشکەکە داوری بردی. لەیلا سەری شۆڕ کردین. بابا 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 ليلى أنا ما بشرب كلمة دخل يا ربي غلطي ليلى هو آخر عمري صار شورة كتب صفي ليلى خوش كردي شي زور قيزوالي كرديها دەزانم بابا ئێستا لە چێ خوشکەکەت لە ژوورەکەی سزرم کردی بابا. بڕۆ من بەکری وەرە چینەکەنەوە پیسەی بێدەنگ بە ئەو ئیشات کۆ کرد کچەکەم بەم ئاخری عمرەی شەرەف و ناموست بردم. باوکە والله ئەوە من نیم. تۆ بۆ باوەڕ بە من ناکەی باوکە گیان. کچی خۆ ئەم بە چای خۆم ئەو ڤیدیۆیەم دی ئەگەر نا باوەڕم نەدەکرد. باوکە ئەو من نیم. ئەو من نیم. پێت دەڵێم بێدەنگ بە بە چاوی خۆ ڤیدیۆکەمان دیت. توانیە ئەوە. سەفیر ئێستا ئەمە چ بکەی کوڕەکەم؟ بابا بابا با بیکوژین. کاکە تۆ ئەمڕوا بەم نەکەیت. بێدەنگ بە بابا شتێک بڵێ. بابا شتێک بێ دەمرم. نەسەخۆز دەرم با بڕەچکەش چاوەڕام بکەیت. نەخێر بابا ئەم دەڵێن با بیکوژین. با بیکوژین بابا. نازانم بە قورعان عەقڵم لەسەرم نەمایە بەخۆشم نازانم چ بکەیت. سەرباز چیت کرد؟ مامە گیان وێنە و ڤیدیۆکانم بۆیان ناردووە ئاگرم بەرداوەتە ماڵیان. دڵنیام ئێستا ئیحسان جەڵتەڵی داوە. دەستت خۆش بێ. ئەی پلانی دووەم کەی جێبەجێ بکەین؟ سەرباز ڕۆمەوادەکان هەمووی بە مەغزەنی. باوکە بەستت خوا گوناحمان دەکەن. بێدەنگ بەسەر چاو مامە گیان دڵنیا بە لەوەی کامێرەکان شەومی کوژانێتەوە. باشە دەست خۆش جێبەجێ کە. خواحافیز. فات لەگەڵ